نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، بە پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم حق ڕاستی لە باڵ و پوچەڵ و ناحەق جیابوویەوە. بە پێغەمبەری هاتنی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم ڕێنمایی و هیدایەت جیابوویەوە لە گومڕایی و سەرلێشێوان. بە هاتن و ناردنی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم ڕێگای ناسرا و معروف جیابوویەوە لە ڕێگایەکی نەناسرا و خراپە. پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم هو الرحمة المهداة، ئەو بەزەیە گشتیە بوو کە بۆ هەموو مرۆڤایەتی و بۆ هەموو جیهانیان ڕەحمەت و خێر و بەرەکەت بوو. خوای تەعالا بە دیاری و بە هەدیە ناردی بۆ مرۆڤایەتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاوەنی مەقام المەحمودە. ئەزانن مەقام المەحمود یعنی چی؟ یعنی لە ڕۆژی قیامەتە هەموو مرۆڤایەتی زۆر زۆر کزۆڵ و زۆر زۆر زەلیلن لە بەردەستی خوای پەروەردگارە. ماوەیەکی زۆر کە ژمارەکەی مەگەر خوای پەروەردگار بزانێ ئەو خەڵکە ڕائەوەستن محاسەبە دەستی پێ ناکا و خۆریش 1 میل لە ئینسانەکانەوە دوورە. خەڵکی حاڵیان زۆر زۆر خراپە. تەنها کەسێ، تەنها زاتێ کە هەڵ ئەسێ و شفاعەت ئەکا و تکا ئەکا لە ژێر عەرشی خوای پەروەردگارە محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. ئەوەیە کە لە هەموو کاتێکا لە پاش بانگەکان تۆ ئەو دوعایە بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم و خوای تەعالا پێی داوە وبعثه مقاما محمودا الذي وعدته. محەممەد صلی الله عليه وسلم خێر و بەرەکەت بۆ مرۆڤایەتی لە باوک و دایکمان بەڕەحمترە بۆمان وەکو مرۆڤ. بۆیە تاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە گوێڕایەڵیکردنی و ئیتیباعی واتە شوێنکەوتنی سونەتەکانی واجبە لەسەر هەموو موسڵمانێ و یەکێکە لەو حەقە لەو مافە ئەساسیانەی پێغەمبەر لەسەر دانەدانە ئەو کەسانەی کە ئیمانی پێهێنن. شيخ الإسلام ابن تيمية رحمة إخوائي لي بأفرمي: وقد أمر الله بطاعة رسوله في أكثر من 30 موضعا من القرآن. لسي شويني زياتر لسي شوينا خوي تعالى فرزي كردوا قرايلي بيغمر بكري صلى الله عليه وسلم، وقرن طاعته بطاعته. قرايلي كردني خوي بمشي وازا بستوتا قرايلي بيغمر صلى الله عليه وسلم، كما قرن بين اسمه واسمه. وكو چون اسمي خوي ناوي خوي جود كردوا لقل بيغمر صلى الله عليه وسلم. فلا يذكر الله إلا ذكر معه. لحيت شوين يكا باسي خواناكري إلا باسي بيغمر كيشي أكري
بۆیە خوای تعالى بە پێغەمبەر فەرمێ ورفعنا لك ذكرك ئێمە ناوی تۆمان بەرز کردو ئەی محەممەد صلى الله عليه وسلم بێتاقەت مەوە بە ئازاری کافران و بێدینەکان و منافق و دوڕوەکان ئێمە ناوی تۆمان بەرز کردوتەوە ناوی خوا چەند بەرزە ناوی محەممەد صلى الله عليه وسلم لەگەڵ یایەتی بۆیە کاتێ تۆ ئەڵێ ئەشهد أن لا إله إلا الله یەکسەر ئەڵێ وأشهد أن محمدا رسول الله ئەو شوێنانەی کە خوای تعالى طاعەتی محەممەدی لەگەڵ خۆیان باس کردووە لە قورئانە چەند شوێنێکی باسەکەین بۆ جەنابتان و ئیسفادەی لێ بکەن إن شاء الله تعالى سورة النساء آية 8 خوای تعالى أفرمي من يطع الرسول فقد أطاع الله من يطع الرسول فقد أطاع الله هر کەسێک گوێڕایەڵی محەممەد بکە صلى الله عليه وسلم پێغەمبەر بکە ئەوە ئیطاعی خوای کردووە يعني ئەوە گوێڕایەڵی خوای کردووە هەر کەسێ ئیطاعی محەممەد بکە ئەوە گوێڕایەڵی خوای کردووە ومن تولى ئەی کەسێک گوێ بە پێغەمبەر نەدا پشت لە پێغەمبەر هەڵکا لە گوێڕایەڵی پێغەمبەر هەڵکا فمن تولى فما أرسلناك عليهم حفيظا ئێمە تۆمان نەناردووە بەسەریان و پارێزگار بی ئیلا بە زۆر ئەبێ تاعەت بکەن هەرکێ گوێڕایەڵی ناکا بڕوا بە ملی خۆی بشکێنێ لە هەر شوێنێکە ئەیەوێ و کافر و بێدینی شەوکو ئێستا لە ئاەتەکانی ترە ڕوو نەبێتەوە لە سورەتی نیساء لە ئاەتی 59 خوای تعالى ئەفەرمێ یا ئەیوها الذین ئامنوا ئەی ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە ئەهلی مزگەوت ئەهلی ئیمان خوای تعالى پێتان ئەفەرمێ أطيعوا الله وأطيعوا الرسول گوێڕایەڵی خوا بکەن پاشان گوێڕایەڵی پێغەمبەریش بکەن وأولي الأمر منكم وهروها گوێڕایەڵی ئەو کەسانەی کە ئەبرن بە فەرمانڕەوا بەسەرتانەوە فإن تنازعتم في شيء ئەگەر بوو دەمەقاڵەیەک دروست بوو کێشمانداکێشێک دروست بوو لە مەسئلەیەکە بیگەڕێنەوە فردوه إلى الله والرسول بيقرنوا بولاي خواو بولاي بيغمركي إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا أجر يو باورتان هي بخواو بيغمري خوال لهر موضوعك ككيشتان بدروس به أبي بيقرنوا بولاي خواو بولاي بيغمركي بولاي خواو بولاي بيغمركي إمام ابن القيم أفرمي تماشاي أم آياتبكو ورد برولي أي إيمان دار خوای تعالى أفرمي إطاعي خوابك أطيعوا الله باشان يكسر حرب نالي أطيعوا الله والرسول يا أطيعوا الله والرسوله لمشينا أفرمي إطاعي خوابك وإطاعي بيغمر بك أفرمي بتايبت فعلك دوباره أكاته وبو أوي بزاني إطاعي بيغمر شين كوتني سنتي بيغمر صلى الله عليه وسلم خوي بو خوي لخويا واجب بي أوي بقرته بقرآنش بي أوي بيقرين تو بقرآن خوي بو خوي إطاعي بيغمري خوا صلى الله عليه وسلم واجبه چونك خوي تعالى قرآن شتيكي وكو قرآني ببيغمر صلى الله عليه وسلم داوة كسنتي بيغمر صلى الله عليه وسلم بلام نافرمي خوي تعالى أطيعوا الله وأطيعوا الرسول أم جاب فرمي وأطيعوا أولي الأمر منكم دوباره فعلك دوباره كاتوبو أواني كاربدستان إطاعي أوانيش بكن أزانن بو چونك كاربدستكان لدواي پێغەمبەر صلى الله عليه وسلم كدين يان كاربدستي لكن شويني پێغەمبەری خوا كوتون صلى الله عليه وسلم وشويني قرآن كوتون أو كاتا طاعتيان واجبة لسر منو تو هر كاربدستي أجر قرآن والسنة بكاتا برنامج جيانيو لقرآن والسنة لا ندا بيويس لسر إيما جرايري بكين بأمري خوا بأمري پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم بلام كاربدستاني كيش دين شوێنی پێغەمبەری خوا ناکەون صلى الله عليه وسلم شوێنی قورآن و سنەتی پێغەمبەری خوا ناکەون ئایا ئێمە هەر ئەبێ بەگوێیان بکەین بەپێی ئاەتەکە نەخێر ئەگەر داوای شتێکیان کرد مخالفەی قورآن بێ مخالفەی سنەتی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم ئێمە بڵێین بەگوێتان ناکەین لە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم لە حەدیثە هاتوو ئەفەرمێ لا طاعة في معصية إنما الطاعة في المعروف پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەفەرمێ طاعت لە تاوانە نییە یعنی هیچ کەسێک حتا تەنانەت کوڕ بە قسەی باوکی خۆی ناکا لە معسیەتە کوڕ بە قسەی باوکی خۆی ناکا لە گوناح و معسیەتە ئەگەر باوک داوات لێ بکات ئیتر باوک لەو ئەو پەڕێتی یعنی
لە دوای خوا باوکو دایکە ئەگەر باوکو دایک داوای گوناحیان لێ کردی نابێ بە قسەیان بکەی ڕێزیان لێ ئەگری دەست ئەگریتە سێنگەوە بۆیان حتا ئەگەر داوای شەریک قەراردانیش بکەن بۆ خوات و هەر ڕێزیان لێ ئەگری ڕێزگرتن جیاوازە بەس بە قسەکردن بە قسەیان ناکەی و گۆڕایەڵیان نابی طبعا ئەمە بۆ دایک و باوک ئیتر بۆ کاربەدەستیش بە هەمان شێوە هەر کاربەدەستێ مخالەفەی شەریعەتی خوا بکە بەپێی ئەم ئاەتە تۆ بەگوێی ناکەی بە قسەی ناکەی لەو مەسائلانەیە بە قسەی ناکەی نابێ بڵێ کاربەدەست خوای سەرزەویە ئەنێ کەس وا ئەڵێن ئەوە قسەی مسڵمانان نییە کاربەدەست خوای سەرزەوی نییە کاربەدەست جێبەجێکەری فەرمانەکانی خوا و پێغەمبەرەکەیەتی لە سەرزەویە و خزمەتکاری خەڵکە نەک خوای خەڵکە ئەو قسە غەڵەتە ئەبێ ئاگامان لێی بێ هەر کاتێ شریعەتەکەی خۆیان جێبەجێ نەکرد و ئەڵێی کاکە ئەلەیرە بوەستە من بە قسەت ناکەم و هەروەها لەو ئاەتانەی کە ئەمرەکە بە ئیطاعی خوا سورەتی ئالی عیمران ئاەتی 32 خوای تعالی ئەفەرمێ قل ئەطیعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين بڵێ پیان با ئیطاعە و گۆڕایەڵی خوا و پێغەمبەرەکەی بکەن ئەی ئەگەر پشتیان هەڵکرد گوێیان نەدا پێی خوای تعالی خۆشی بە کافرەکانە نایەتەوە یعنی معنای وایە هەر کەسێک گۆڕایەڵی پێغەمبەر نەکا کافرە هەر ناوێکی لە خۆی نابێ بێدینە چونکە ئێمە بە ڕێگای پێغەمبەر خوا ناسین و ئەو خوایە کە ئێمە سیفاتەکانی ئەناسین ناوە جوانەکانی ئەناسین لە ڕێگای پێغەمبەرەوە پێمان گەیشتووە کەوا بۆ گەر تۆ باوەڕ بە پێغەمبەر نەکەیت و گوێڕایەڵی نەبی کەوا بوو معنای وایە باوەڕتیش بەخوا نییە ئەگەر باوەڕت بەخوا هەیە یعنی ئەبێ باوەڕت بە پێغەمبەرەکەیشی بێ کە ڕاستگۆیە و ئەبێ ئیطاعی بکەیت و گوێڕایەڵی ببی لە سورەتی ئەعراف ئاەتی 157 خوای تعالی ئەفەرمێ الذين يتبعون الرسول ئەوانەی کە شوێنی پێغەمبەر ئەکەون کام پێغەمبەر النبي الأمي ئەو پێغەمبەرەی کە نەخوێنەوار بوو خوا بە نەخوێنەواری قورئانی بەسەرها دابەزان بۆ ئەوەی کەس نەڵێ خوێنەوار بوو دروستی کرد و نووسیەوەی الذي يجدونه مكتوبا عندهم في التوراة لە تەوراتە جوولەکەکان ئەیبیننەوە ناوی پێغەمبەر براوە تەورات ئەو کتابەیەوە بۆ موسى عليه السلام دابەزی کە جوولەکە على ئەساس ئەبێ پەیڕەویان بکردایە بەڵام دەستکاریان کرد یەکێ لەو شتانەی کە دەستکاریان کرد ئەوە بوو باسی محەممەدی تیابوو صلی الله عليه وسلم بەڵام ئەوان پشتگوێیان خست و عملیان پێ نەکرد والئینجیل ولا ئینجیلی شەهاتووە کە بۆ عیسا عليه السلام دابەزی پێشەوەی دەستکاری بکەن خوای تعالی ئەفەرمێ ئەو پێغەمبەرە صفاتی چۆنە صفاتی ئەو محەممەدەمان بۆ باسەکە خوای تعالی کە ئەو صفاتانە لە تەورات و ئەنجیلە باس کراوە چییە یەأمرهم بالمعروف پێغەمبەر صلی الله عليه وسلم دائما ئەمر بە چاکاکە بەو شتانە ئەکا کە خەڵک ئەزانێ ئەمە جوانە و چاکە وينهاهم عن المنكر و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرچی خراپە بێ و پیس بێ پێغەمبەر دووری لێ گرتووە و ئەمرەکە مسلمانان نەیکەن قەدەغەی لێکا ويحل لهم الطيبات هەر شتێ پاک بێ و جوان بێ پێغەمبەر بە ئەمری خوا حەڵاڵێکا بۆ مسلمانان هەر شتێک پاک بێ چاک بێ سودبەخش بێ حەڵاڵ کراوە ويحرم عليهم الخبائث هەر شتێکیش پیس بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حرامی کردو هەر شتێ پیس بێ و سوودی نەبێ کەوا بوو هەر چ شتێک لە ئیسلامە حەڵاڵ بێ ئەوە بزانە ئەو شتە باشە و پاکە و بەسوودە هەر شتێکیش حرام بێ ئەوە بزانە ئەو شتە بێکەڵکە ئەمجا ئەفەرمێت چی ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە لە ئیشەکانی ئەوەیە بارگرانیمان لەسەر لاوە ئەو کۆت و زنجیرەی کە لە دینەکانی ترا هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەیکاتەوە وبالفعلش دینی ئێمە دینی ئاسانکاریە قەت دینی ئێمە قورسیتیان نییە سبحان الله فالذين آمنوا به هر کەسێ شوێنی ئەو پێغەمبەرە بکەوێ وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون أو كساني كإيمان بو بيغمرة أتيرن أبن بپال پشتی سری أخن
لەگەڵ یا ئەبن ئیمان بەو قورئانە ئەهێنن کە ئەو دای بەزاندووە بەو سنەتانەیشی کە ئەو باسی کردووە ئەو کەسانە بەڕاستی سەرفرازن هەر کەسێکیش لا بدا خوا پەنامان بدە بۆیە خوای تەعالا فەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا لە سورەت حەشرە ئاەتی حەوت ئەوەی پێغەمبەر پێیدان ئەوە وەریگرن ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەدەغەی لێکردن خۆتانی لێ بەدوور بگرن چونکە مەسلەحەتی تۆ لەوەیە هەیە هەر دینیە پێغەمبەر هێنای ئەوە شەریعەتە و ئەوە پاکە ئەوە جوانە آخر ئاەت کە باسی یەکەم ئەمڕۆ لە خزمەتتانە ئەوەیە کە خوای تەعالا لە قورئانە ئاەتێک ئەفەرمێ زۆر ترسناکە و حەقە ئێمە زۆر بە وریاییەوە تەماشای بکەین تەماشاکەن سورەت نیسا ئاەتی 56 ئاەتی 65 عەفوەن خوای تەعالا ئەفەرمێ فەلا وەڕەبیکە قەسەم بە پەروەردگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم خوا سوێنە خوا خوای ذاتی مقدسە خاوەنی صفات و ئەسمائی پیرۆز سوێن ئەخوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ فەلا وەڕەبیکە قسم بپروردگاری تو ای محمد صلی الله علیه وسلم لا يؤمنون ایمانیان نیه که لا حول ولا قوة الا بالله ایمانیان نیه هر کسی خوی به ایمانداری شزانه ایمانی نیه حتی چی نبه حتی يحكموك فيما شجر بينهم حتی تو نکن بداورو بقاضی نێوانیان لحمو کاروبارەکانی ژیانیانە چاک خراب تۆ ببیتە داوەر چی چاکە تۆ بڵێ چاکە ئەوە چاکە چی خراپ بێ تۆ بڵێ خراپە ئەوە خراپە یعنی تۆ ببی بە داوەری نێوانیان ولا يجدوا يعني حتى پێغەمبەر نەکەیتە داوەری خۆت نەکەیتە حەکەمی خۆت والله ئیمانت نییە خوا سوێنە خوا نەک هەر ئەوەنە بەڵکو ئەبێ لە ناو دڵیشتەوە ئەبێ لە ناو دڵیشتەوە ڕازی ببی نەوەک هەر تەنایسە شتێکەیە بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم بفرمي فلان شت حرامه تو جێبەجێ کەی بەڵام لە دڵەوە بڵێ خۆزگایە وانە وایە ئەو کاتەش ئیمانەکەت نوقسانە فلا يؤمنون فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما حتى تناند دڵیشەوە يعني تسليم بوونی تۆ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ بە ئاشکرا بێ و ئەبێ لە دڵیشەوە بێ لە حەدیثی پێغەمبەرە هاتووە صلی الله عليه وسلم كل أمتي يدخلون الجنة هەموو ئومەتەکەی من ئەچنە بەهەشتۆ هەموو ئومەتی من ئەچنە بەهەشتۆ إلا من أبى إلا مەگەر یەکێ خۆی ڕازی نەبێ سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ کەسێ ڕازی نەبێ بچێتە بەهەشتۆ فەرمووی بەڵێ من أطاعني دخل الجنة ومن عصاني دخل النار هر كي گۆڕایەڵی من ببێ فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و طبعا خوای گەورە لی خۆشە بێ بەس هەر کەسێ وەی خاتە باشتەوە هەر کەسێکیش گۆڕایەڵی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم خوا لی تووڕا ئەبێ وەی خاتە جەهەنەمەوە جا ئەمە پێغەمبەرە صلی الله عليه پێویستە لەسەر ئێمە گۆڕایەڵی ببین پێویستە لەسەر ئێمە ئیطاعی بکەین هەر کەسێ ئیطاعی بکە قەسەم بەخوا قانجازەکەوە ئیباتەوە بەس هەر کەسێ مخالفەی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم والله بۆ دنیای زەرەرە و بۆ قیامەتیشی زەرەرە و ئێمە بە چاوی خۆمان ئەیبینین زەرەری ئەو کەسانەی کە لە دنیا شوێنی پێغەمبەر ناکەون والله دنیایان لێ بێتە جەهەنەم هەر دنیایان لێ بۆتە جەهەنەم چ جا قیامەت هەر دنیایان جەهەنەمە ئەو کەسانەی مسلمان نین من زۆر جار لەگەڵ خۆمان بیر ئەوە کەم ئەڵێم یا ڕەبی خوایە کەسێک کە باوەڕی بەخوا نەبێ و باوەڕی بە پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم و لەم دنیایش وەکو من و تۆ مەحرومە یعنی وەکو من و تۆ هەموو شتەکانی دەست ناکەوێ ئیسا من و تۆ ناتوانین هەموو ئەوەی حەزی لێکەین دەستمان کەوێ طبعا ئەو بێدینەیشە هاوسەی منە و هاوسەی تۆیە و هاوڕێی منە و هاوڕێی تۆیە و لەگەڵ من و تۆ فەرمانبەرە و لەگەڵ من و تۆ مامۆسایە و لەگەڵ من و تۆ تێکەڵمانە ئێمەیان ناسین ئەوانەی بێدینەکان ئەناسین ئەگەر چی کە من بەڵام هەن لە هەموو شارێکا بڕێکەن ئەی باشە ئەو بێدینانە چۆن ئەژێن ئەوە من و تۆ ئەڵێن کاکە ئەمە ئەم ئیشەمانیش دەست نەکەوێ ئەم کارەمان ئەم مەوزوعەیە ئەوەی حەزی لێکەین دەستمان نەکەوێ ئینشاءالله لای خوا دەستمان نەکەوێ دڵمان مرتاح ئەی باشە قەینە ئەوان چیان هەیە دڵیان پێخۆش بێ وەڵام من لە شوێنی ئەوان بم یەکسەر ئەتەقم هەر یەکسەر ئەتەقم دڵمەتەقی چونکە تۆ بە هیچ ئومێدێکت نییە پاداشێکت دەستکەوێ لەسەر سەبر لەسەر ئارامگرتن هیچ ئەوە تا ئەیان بینین دانە پیرە بن
ناگەنە ئاواتەکانیان و دانە دانە ئەمرن. ئەی تو خۆ ئەم ژیانە بۆ ئەوان گەرە چی تامێکی هەبێ؟ بەڵام من و تۆ ئەزانین هەر شتێک لەم دنیا دەستمان نەکەوێت ئیلا خێرمانی تایە، هەر شتێک بە دەستمان نەگەیشت ئیلا خێرمانی تایە. خوا لە قیامەت هەڵی گردو بۆمان بۆ قیامەت. و ئەمە قەناعەتی ئێمەیە و بیر و باوەڕی ئێمەیە. ئێمە ئیمانمان بەخوا و بە پێغەمبەرەکەی هێناوە لەسەر ئەمە. ئەی ئەوان بۆیە ئەوان دنیاشیان ئەفەوتێ جگە لە قیامەت، هەر دنیاشیان ئەفەوتێ. خوای گەورە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە. خودایە هیدایەتمان بدەی، ئیمان بخەیتە دڵەکانمانەوە، خۆشەویستی خۆت و پێغەمبەرەکەت لەناو دڵمانە بچێنی. یا ڕەبی ئەوەی تۆی خۆشەوێ، ئەوەی پێغەمبەرەکەتی خۆشەوێ لای ئێمەش خۆشەویست بێ. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت دامەزراومان بکەی لەسەر دینداریەتی، لەسەر ئیسلامەتی لەم زمانی فیتنە و ئاژاوەیە کە تێی کەوتین، لەم آخر زمانە یا رب العالمین خوایە بمان پارێزی. یا ربی خوایە ئیمانەکانمان سەلامەت کەی، ماڵ و مناڵمان سەلامەت بکەی. یا ربی ڕەحم بە کەس و کارمان بکەی، ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی. یا ربی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی، یا ربی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی. یا ربی خوایە وڵاتمان پارێزراو بکەی، یا ربی خوایە وڵاتمان پارێزراو بکەی. یا ربی ئەو فیتنەیەی کە چواردەورمانی گردوتەوە یا ربی خوایە لە ئێمە بە دووری بگری. یا ربی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت کار بەدەستی پاک و داوێن پاک و دەست پاک هەردەم لەسەرمان بێ. یا ربی قەت نەمان خەیتە ژێر دەستی کەسی زاڵم و ستەمکار یا رب العالمین. یا ربی خوایە عێراق و وڵاتانی تری ئیسلامیش یا ربی لە فیتنە و ئاشاوە و خراپە بە دوور بگری. یا ربی کەسی چاک و کەسی پاک بکەی بەکار بەدەستی ئەو وڵاتانەش یا رب العالمین. ئامین ئامین.